خۆشەویستان هەر لە شێخان پێم خۆشە سەردانی ماڵی بابە شێخ بکەم لە ئاینی ئێزیدی کۆمەڵێک زانیاری دەربارەی و ئاینا پێشکەش بە ئێوە بکەم دەچم بۆ لای هادی بابە شێخ کەنەوەی بابە شێخە زانیاری باشی لایە دەربارەی ئاینی ئێزیدی لەگەڵم بن ئەم کاتت باش سڵاوت لێبێت تەندروستیت باشە خۆشبی سەلامەت هەمووشت باشە ئینشەڵڵا هەمووی باشە ئینشاءڵڵا هەمووش زۆر باش دەبیتن تەندروستی تر زۆر باش دەبیتن زۆر سپاس دەکەم کاک هادی بابە شێخ نەوەی بابە شێخ بەڵێ دەمەوێت پرسیار بکەم دەرباری ئاینی ئێزیدی و بنەماڵەی ئێزیدی بەگشتی سەرەتا دەمەوێت لەوە دەست پێ بکەم ئاینی ئێزیدی لە سەرەتادا هەر لە شێخان بووە نا ئەم کوردستانەی کە دەبینی هەمووی بە ئێل و عەشیرەت و ئێلخان و یعنی بە هەموو هۆزەکانی کە دەڤەری هەر لە ینی نازانم بە بادینی قسە بکەمیان بە سۆرانی مشکلانی هەر هۆز و وەکی مگوتێتە هۆز و عەشیرەت و ئێلخانن هەرش دەڤەرا شنگارێ بگری حەتات و بێە دەڤەرا سۆڕا و گوندەك جهێک نینە و نیشانگەهەکە ئێزدیا لێنەی ئێزدی ئاینەکی گەلەکی کەڤنە وی کەڤنەوارە ئەلڤێ دەڤەرێ بێژنێ و ئەف دەڤەرە بەرێت گوترێ دەڤەرە میزۆبۆتامیە یعنی عەرەبیت بژنێ بیلات مابەینە نەهڕین ئەف دەڤەرە گەلک یەک کەڤنە کوب ئاکنجیا مرۆڤان ئەلڤێ دەرێت هاتینە ئاکنجی کرن و هەرش بەری سۆمەریا و بەری بابلیا و بەری ئاشوریا و بەری ئەکەدیا و بەری وان ملەتێن گوتون هۆ ئەدبینی تێنە نافکردن و تێنە دیارکردن باشواتە دیار نییە کە مێژووی دروستبوونی ئێزیدی شوێنی نیشتە جێبوونی ئێزیدیەکان لەکوێیە من گۆتەتە ئەف دەڤەرا و توت بێژنێن هۆت بێژنێ ئەرێ کۆ گەلک ناوت نونە و وێت هاتیە نوکردن بەرێت گوتنێ میزۆبۆتامیە من گوتەتە ئەف دەڤەرا میزۆبۆتامیا بەنگەهێ ئاینی ئێزیدیا ئەلڤێ دەریاتی کرد بەس ئەف شکێ تاریخێ بە دەست پێ کردیا توت چێی بێژی ئەو توت قاری بێژی دەمێ هەزارێن ساڵا ملەتەک ئەلڤێ دەرێ هاتیە ژیان ئەبە گەلک ناڤایت هاتینە دیارکردن و دیتن یعنی هەکە تو بێژی هۆری کودی و هەتا بێژە و هاتینە ناو و ناودار و ئەوێتوان هەتا داسنی و سەرناوێ ئێزدیاتیە ئێزدی سەکنینە پەیوا ئێزدی و وەکی مێژۆناسین دنیایت بێژن پەیوا ئێزدی هاتیە دانان ئەو هاتیە ڕامانکردن ئش ئێزدان یعنی خوداوەندی ش بەرڤێکە هاتیادان چونکو ئەم سەبقەکە قەولیدا بێژن سڵتان ئێزیب خۆپەتشایە 1001 ناول خۆدانایە ناوێ مەزن هەر خوددایە زۆر ڕاستە دەمەوێت پرسیارێکی دیکە بکەم ئەگەر ئەتو باسی شێخان بکەی شێخانیانی شاری پێکەوە ژیان ڕاستە شێخان بەرێ ئاساییە پیاسەکەش بکەین قسەکانیش بکەینەوە شێخان ئەگەر تو بێی ئەلساڵە ینی کو تشتێمە دیرۆکێدا دیتی و ومە دیرۆکێدا خوندی و بەری نهۆژی باب و باپیر و کەسوکارێن مەدیتینە بەری دەهان ساڵ ئەلساڵە 1970 بەری 1970 هشتل دەمێ ئۆسمالیا ئەلڤێ شێخانەیە کەس لێنەبوویەش ئێزدیا زێدەتر بەری 1970 ینی وەختێ دەمێ شەڕی جیهانی بەری دەست پێ بکات بەس ئێزدی بتنێ بوون و یە دیارەش گۆڕستانێتوان دیارن گۆڕستانێت ئێزدیا دیارن پەرزگەهێتوان دیارن نیشانێتوان دیارن ملەتیاتێدا ژیای دیارن بەڵێ هەل ئەف ئێزدی بتنێت تێدا بوون وەکی بۆ مەهاتیا گوتن چەند پیشەشازی یعنیش سەنعەتکار چەند سەنعەتکار لێرە هەبوون ئەوژی ئێکی دوی جوولە بوون یعنی جوهوو بوون و ئێک دووەکیت مەسیحیت فەڵا یعنی ئاشووری بووینە ئەلڤێ دەرێ ئەوان ئاسنگەری کاری ئاسنگەریە
کارێ سۆڵبندیا دەوارە هەندە کارێت پێشەسازیت کردن لێ دەرێ ئەو بتنێ چەند باوەڕ بکەم تشتێک کۆمەژێ زانی یان سییان چارە لێ دەرێبووین یان نەبتر ساڵە 1970 دوازدە ماڵێت ئەدگوتنێ مهاجر ژ وڵاتێ کوردستانە باکوور کوونهود بژنی دەولەتە تورکی سەفەر بەلەکێ هات نەوێدەر ئەو دێنە شێخان و دەمە هاتی نەهێرە بەری هەمواژی کووتبێژن و نسبە قال بژنێ ئەو عسکەریا عوسمانیای بازدا یە هاتیە وێ دەرێ لێ دەرێ ئاکنجی بووی و خەڵکی شێخان ئێزدی بگشتی و خەڵکی شێخان خەڵکێکی لێبورە یعنی مسامح تسامحی ئالی بوردەیە ئەش ینی ملەتێکی لێبۆرە وی مسامحە و تەسامحە دلێ ئێزدیادا دلێ چوو ملەتێت دەوروبەرێت مەدانینە لەو مانێژی هەر کەسێکی تێت ئێزدی پێشوازیە لێتکەن و یعنی وەکی خۆ حساب بکەن هەتا ژێتێت ینی پارچەنانی خۆشی ئەتکەنە دوو پارچە پارچەکی بخۆ بچکت خۆتێلن پارچەکی دەنەوی میێوانی ئەوی کەسێ بیانی ئەوێ غەریب یعنی و نافخۆدا یعنی حمێزە دلێ خۆدا خۆدان بکەن ئەو دوازدە ماڵێت هاتیینە وێ دەرێ لێ دەرێ ماین بدلێکی خۆش بدلێکی ڕەزامەند پێشوازیاوی خەڵکییا کردی و ئەو دوازدە ماڵێ لە هێرا ئاکنجی بووین و هەتان هۆژی نەوێت وانێ لێ دەرێ ماین هێشتا لێرە ماین وێت ماین و هەندێک هێدی هەندێک ماڵی دیژی هاتن کەفنە ناف شێخان و ڕۆژێکیژی ئێزیدیا دلێ خۆشوان تەنگ نەکریە چاوێت خۆڵوان تاری نەکرینە نە نەخۆشیەک نە عاجزیەک نە شەڕەک نە دڵمانێک ژی نەکەفتێ ناف مەوانە هەتا ئیرۆژی باشە پرسیارێکی دیکە ئێرە شوێنی قاوە خواردنەوەی پێ دەڵێن وەنیە دیوانخانەیە دیوانخانە بابی شێخ دیوانخانە بابە شێخ دیوانخانی بابە شێخە شوێنی چارەسەرکردنی کێشەکان و ڕۆژانە خەڵک دێ سەردانتان دەکات هەموو ڕۆژێ ئەو هەموو ڕۆژە سبەیکێ ساعت هەشتی سبەیکی هەفت و نیوێ هەفت و نیف هەشتێ ئەم ینی تەدیت نهۆ بووە کورسی بەرێ دیوانخانە ئەگەر نهۆت و بچێوێ دەرێ جۆردە کەرمکە لێ بڕێنە ئەوە جهێ دیوانخانە بابە شێخە بەرێ کورسی و ئەو نەبوون کورسی نەبوون پێشتر کورسی و ئەو نەبوون ئەوە جهێ دیوانخانە وی بوو خەڵک هات ڕوون نشت و بابی شێخ لێ دەرێ ڕوون نشت ئەوە لێ دەرێ وەختێت هات پیرەمێر و گوندی و نەبەست بۆ کێشە یعنی هەر هەڕۆ سبەیکا دێن دیوانخانێ ڕوونێن هەر کەسێکی خەبەرەکە بێت ئاخفتنەکە بێت تشتێک بیهیستە بێت خودێ نەکەت گوندێکی کێشەک و نەخۆشیەک چێ بێت نیڤەکە چەندەها ملەتدا چێ ببێتجی نەبەست نیڤەکە ئێزدیا و ئێزدیادا گەلک جارات نیڤەکە یعنی خەڵکی غەریبشدا چێبووی هانا خۆیان گەهاندی نەما و گوراوە تااقەتا خۆ ئەوان ئەو کێشاوێت ڕازڤەکرین و یەک چارەسەرکردی شوێنی چارەسەرکردنی هەموو کێشەکانە جیاوازینێ لە بینی ئاین هەر کەسەکانی ڕاستە تایبەت ئێزدی بەس با بگشتیژی دەرگا گەلک جارە عنین هۆت و دەبینی مەسەلەن خودێنەکەت حەدسە سیارەکە چێت بێت ئێکی گۆران ئێکی ئێزدیت کوژت ئان ئێکی ئێزدی ئێکی مزوریت کوژت ئاو هەردوو تێن و پێک هاتنێ و ینی ما دانوستاندن و گرێدانەکە گەلەکە توندی ینی بقووەت بحێز یالگەل هۆز و عەشیرەتێن دەوروبەری خۆمای پەیوەندیەکە گەلەکە گرێدانێک ینی پەیوەندیەکە گەلەکە بحێز ئەلگەل عەشیرەتێت ینی مەسە مزوریە دۆسکیە شەرەفە زێتکە گۆرانە ئەوان عشیرەتی دەور و بەرێت مێت غەیری ئێزدی گەلەکە گرێدانەکە باشمە هەی باش لەو مانێژی ئەمقارین ئەم چارەسەریە وان کێشێت نیڤەکە ئێزدیە و غێری ئێزدیژی بکەین دەستەکانتان خۆش بێت دەمەوێت پرسیارێکی دیکە بکەم ناوی بابە شێخ واتە ئێوە نەوەی بابە شێخن بابە شێخ
ناوەکە یاخود پێگەیەکی ئاینی هەیە ناوی بابەشێخ بابە شێخ وشێکی نوێ مێژوەکەی وشێکی نوێ وشێکی نوێیە ئەوە گەلک بەری نهۆنا ئۆبخۆ ناوێوی ئەختیارێ مەرگە هەیە ناوی ئەختیارێ مەرگە هەیە ئەختیاری مەرگە هەیە ئەختیارێ مەرگە هەیە ئەف یعنی بژین دەستگەهی ئۆلی دەستگەهێک و دەستی ویدا دەستگەهێ ئۆلی چارەسەریا یعنی وی کاروبارێن ئۆلی ئەو ڕێوەت بێت کاروباری یەکەم بابەشێخ ئێت ئۆلی بێجا ئەلساڵا بەری ینی بێژمەتە ئەلدەما پێشیدا نویسکارێکی بیانی تێت هەنگی دەما خودی ڕازی شێخ ناسر کو ئەوژی ئەمش بنە مالاوینە کو شێخ ناسر هەنگی ئەختیارێ مەرگە هێبوو دەماتێت ئەو پرسیار کە ئەختیارێ مەرگە هەیە ئەب زمانی عەرەبی چاوەتێتە گوتن ئەدبێژنێ ئەلشێخ الکەبیر پشتی هەنگی ئەلشێخ الئەکبەر ئەوە دوو جارە هاتیە تەرجەمەکردن ئەو یا هاتیە گۆڕینت زمانیدا الدەما صدیق دەمەلۆجی تێتە هێرە ساڵە 1900 يعني مدير ناحية أتروج بو ونفيسكارة وكتابة هي هنجي بسيارت كانت يعني الشيخ الأكبر بتا يعني الشيخ الكبير بتا الشيخ الأكبر الدما شي علي دا هنجي بابا شيخ علي مامي بابيري من أو بابا شيخ بو هنجي وشا بابا شيخ يا هات يا دانان كو بشتي هنجي اختياري مرقه نافي هات يقورين بو بابا شيخ يعني بابي حمو شيخه باش ئێستا چەندەم بابەشێخە ئەگەر ئەم حساب کەینیژوی حتاکو دەماشێ فەخری ئادیالت یعنی نزیکی نیڤەکان 950 هەتا 1040 ساڵی تقریبا يعني شنو دەست پێ بکەین هەتا هەنگی نزیکی ئەژدەر خەلەکێت هەندێک خەلەکە بەلکیت هەنداژی بن بەس کوژدەر خەلەکێت هەندا نزیکی 22 بابێ شێخ 22 بابە شێخ بابە شێخی ئێستا ايش ئیرۆژی دە حسابکەی يعني ئێکۆ ئەو ڕۆژە حسابکەی کاک هادی نەوەی بابەشێخ بەڵێ زۆر سوپاست دەکەم لە بۆ زانیاریەکانت لە بۆ ئەوەی کاتی خۆت بە من بەخشی و کۆمەڵێک زانیاری دەربارەی ئاینی ئێزیدی بە مندا ینی هەر ئەبێت بەس ئەسیڤیت کەم گەلک جارە دەستگەهیت ڕاگەهاندنێ دەماکوچنە نەک خەڵکەکی و مایکل بەردەوێی دانێن ئەم هیویت کەم بەری هەمووکە وە زانیاری سەروی کەسی هەبن کو ئەوی زانیاری سەروی بابەتی حینە ئانا ئەو جا قسام بکات ئەو جا قسام بکات منیش پرسیار ئەو جەم پرسیاری بکەین و ئەڤ و هەر تشتێکی سەرێ مێژوێ سەرێ دەڤەری ئەم زانین بێت ئەم بێژین ئەگەر ئەم نزانین بێت ئەم داوا لێبۆرینێ بکەین بژین داوا لێبۆرینێت بکەین ژبەر ئەم وی بابەتی نزانین گەلێک مەمنون گەورەت کردم زۆر سپاس